سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون لەسەر پرسێکی گرنگ تایبەت بە گەنجان و ئەو کەسانەی کە دەتوانن کار بکەن لە کوردستان. زۆر زار پەیوەندیمان پێوە دەکرێت، دەڵێن کاکە فریامان کەون. تەمەنەوە گەنجەکانی کوردستان پەیوەندیمان پێوە دەکات، دەڵێ فریامان کەون. خەڵکی بیانی وای لێ هاتووە کوردستان، یعنی ڕێگە بە گەنجی خۆمانە نەدرێ کار و کەسابەتی بکات. هەر پرۆژەیەک بەسەر دەکەیتەوە لە کوردستان، بینایەکی بەرز، کارگەیەکی گەورە، قسە لەگەڵ کرێکارەکە دەکەی، یەکسەر کابرا یان تورکە یان فارسە یان خەرکی وڵاتێکە هاتووە، پارە دۆلار دینار چوزانم دەبا و بەبێ ئەوەی پارەیەکی ئەو تۆ بدات بە حکوومەتی هەرێمی کوردستان. من لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی لە پەیوەندیدا بووم چەند ڕۆژێکە کارزان کە بەڕێوەبەری کارە لە هەولێر تەنسیقمان کردووە. ئەمڕۆ چەند باڵەخانەیەک بەسەر دەکەینەوە، چونکە هەموو قسەیەکیش ڕاست نییە. هەر کەسێک سکاڵایەک تۆمار بکات بڵێ ڕاستە، ئێمە دەبێت ڕاستیەکان بخەینە ڕوو. لەگەڵ تیمی بەڕێوەبەراتی کار، لەگەڵ کارزان و تیمەکانی سێ تیمی جۆر بە جۆرن لەسەر سەلامەتی کرێکاری خۆمانە، کرێکاری بیانی بەرنمەیەکمان ئامادە کردووە. بابزانین چەندە ڕاستە لەو شوێنانەی کە پرۆژەی گەورن کرێکاری بیانی کاری تێدا بکە و کرێکاری خۆمانە پشتگوێ بخ. ئێستا هاتوونەتە یەکێک لە کارگا ناودارەکانی کوردستان کە ڕۆژانە لە 100 کرێکار تا 150 کرێکار کاری تێدا دەکات. کارگەیەکی یەکجار گەورەیە کەوتۆتە شاری هەولێر. تیمی بەڕێوەبەراتی کار بە دوواداچوون لەسەر شێوازی کارکردنی کرێکارەکە، خۆمانەن بێگانەن، سەلامەتی کرێکار، کۆمەڵێک پرسی تایبەت دەکەن. بابزانین ڕاستی و کارکردنی کرێکارەکان بە شێوەیەکە دەنگۆ هەیە کە لەم کارگەیەدا کرێکار مافی دەچەوسێنرێتەوە، کرێکاری بیانیش زیاتر کاری تێدا بکەن. بابزانین دۆخەکە چۆن. باشی قد چێن دەرەی تۆ؟ عەرەب قد شارە چی؟ ها؟ يا بلد موصل خەڵکی مووسڵ. كم سنة هون؟ تۆ خەڵ چێن دەرەی؟ وين أهلك؟ من القاهرة. قايم؟ الستاب شلون يمكن يعني؟ الستاب جيد. أنت منين؟ يومية 10 كل يوم كم ساعة اشتغل؟ حوالي من 6 من 8 إلى 5 لل5. مرتاحين على جماعة العمل؟ أيوة. على الإدارة کارزان بەڕێوەبەری کارە قسە لەگەڵ کرێکارەکان دەکات و چوار کرێکارەی لێرە دەبینن، هەر چواریان عەرەبن بەڕەگەز لە دەرەوەی هەرێمی کوردستان هاتوون، باسی کاتژمێری کارکردنیان لەگەڵ دەکات، دەڵێ لە 8 بەیانی تاوەکو 5 ئێوارە کرێکارەکان کار دەکەن. کارزان چیت بینی لێرە؟ کرێکارەکان لە ڕووی تەندروستی و سەلامەتی پیشەی 100% یاساکانیان جێبەجێ نەکردووە. باشە. و ڕاتبەکەیان ڕاستە لە ڕووی یاساوە تەواوە، بەڵام بەپێی کاتی کارکردنیان سەعاتێک زیاتر کاریان پێ دەکەن. لەو سەعاتێ نیو سەعات بۆ کاتی نانخواردنە. باشە. کرێکاری خۆمانە تا ئێستا مقابلەمان لەگەر چەند کرێکارێک کردووە. من دووسێ کرێکاری یعنی کرێکاری خۆمانە کەمتر لە کرێکاری بیانی، یعنی بێگانەکە زۆرە. بێگانەکە 6 زیاتر دەبینری. مۆڵەتیان هەیەوانە، مۆڵەتیان هەیە. ئێستا لەگەر HR قسە دەکەین بزانین مۆڵەت و هەم لە ڕووی دەستەبەری کۆمەڵایەتی دەستەبەریان بۆ کراوە یان نە. عربي يا محافظة جاي؟ من موصل. من موصل. كلش زين. أما كريكارێکی دیکە کچێکە لێرە کار دەکات، خەڵکی مووسڵە، بابزانین ئەو خاتوونە چۆنی باشی؟ الحمد لله. کوردی عربی؟ خەڵکی کێن دەری؟ یا شنغال. 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 يزيدي. نا مسلمان. ها؟ مسلمان. زۆر باشە. ئەمە باشە، ئەمە خەڵکی شنگالە لێرە کار دەکاتن، بەڵام بە هەمان شێوە مسلمانە لە شنگالەوە هاتۆتە ئێرە. بابزانمە ئەو خاتوونانە چۆنی باشی؟ باشی. باشی. کوردی تۆ؟
خۆشبەختانە زۆر باشە کوردی چەند کورد لێرە ئیش دەکات والله هەندێکین یعنی یعنی لە دەکەس چەندی کووردە دەکەس هەندێکیان کوردی تێدا هەیە بەس یعنی تا 20 دەبن کوردی خۆمان یعنی کوردەکان زۆر کەمن کەمن ناکەم ئێستا تو لەگەڵ عەرەبەکانیش دەکەیت یا لەگەڵ شەکە باشە ڕۆژانە چەندە ڕۆژانم 10,000 ڕۆژێ 10,000 لە سەعات چەند لۆ چەندیش دەکەیت هەشتی بەیانیە تا 5 ئێوارە هەشتی بەیانی تا 5 ئێوارە بە 10,000 دینار بەردەوامیش دەکەیت تا بەردەوامی شەکە هەفتەی 5 ڕۆژ یا 6 6 ڕۆژ 6 ڕۆژ شەمبیە تا پێنجشەمە ئیشەکە قورس نییە والله باشە لێ ڕاهاتووی لێ ڕاهاتووی کەوایە تۆ مانگانە کەمتر لە 300,000 دەست دەکەوێت باشە ئەمە یەکێکی دیکەیە لە کرێکارەکان خۆشبەختانە کووردە دەرێ ڕێژەی کرێکارەکان کەمن کورد ڕۆژانە بە 10,000 دینار زۆر زار قسە لەسەرەوە دەکرێت دەستی کاری بێگانە هەرزانتر بێت چەندە لێرە زۆربەی دانیشتوانی کرێکارەکانی ئێرە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانن بەڵام لەگەڵ ئەوەشداوە وەکو بینیمان کرێکارێکی کوردمان بینی ئەم خاتونە لێرە بەرپرسە تا ڕادەیەک بەرپرسی کرێکارەکانە من دەمێ قسە لەگەڵ بکەم پێم بڵێ چەند کرێکاری کورد لێرە ئیش دەکات بۆ ئێوە احتیمال لەسەر کرێکاری بێگانە دەکەن بەڕاستی کوردە من سارەکە لێرە ئیشەکەم کورد کە دێتەنە من ئەو ڕۆفێری دەکەم بەیانی نایەتەوە ئیش بۆ یعنی دەلێ من بەو ڕاتبە کەمە ئیش ناکەم بەڕاستی ئێمە بە خۆمان کە کورد فێر بووینان ئیشێکی خاوێنمان دەوێت نامانەوێت ئیشێکمان دی بە 10,000 یان ڕاتب دەگۆڕێ ڕاتب ئێستا من لەسەر خۆمان ئەگە من باشم زیرەکەم ڕاتبم زیاد دەبێت ئەوە لەگەر ئیدارێ من نازانم بیرێم زۆر ئاساییە موچەی مانگانێت و چەندە ئێستا من بەقەدر ڕێماندیبوونی خۆم زیاتر وەرەگرم ئەگەر وەنەبی ڕام لێ نەبی ئەمە دەتوانم بڕۆ کارێک لێرە بوو مقابلم لەگەر کرد گوتی 8 ساڵە لێرەما ڕۆژانم هەر 10,000 بەبێ یاسای کار و یاسای دەستەبەری کۆمەڵایەتی کرێکار سارانە دەبی علاوای وەربگری یعنی موچەی بەرز بکرێتەوە بۆ ئەم لێرە جێبەجێ ناکەن مکافەیان هەیە باشە لە هەشتی بەیانی تا 5 ئێوارە چەند کاتژمێر دەکات زۆرە باشە زۆر نییە ینی 9 کاتژمێر بە 10,000 ئیستیرا پێنجشەمانیش نیو دەوام ئەمە هەتا سعات 1 داوام دەکەیت بۆ ئیستیراحەشمان پێش ڕەمەزان سەعاتێک بوو لەگەر ئیدارە قسەمان کردە گوتان لۆیان تۆتان دەگەڕێنینەوە سەعاتێک خەڵکی خۆمان زۆر لێتێرە بۆ کار بەڕاستی کورد زۆر کەمە ئێستا من ئەو سارەکە کە لێرەمە زۆر کەم کورد دێتە باشە لە نێوان خۆی بەڕاستی کوردی خۆمان یەکشتی هەیە دائیمان حەز دەکەم وەزەفی حکوومەت بی حەزی لە ئیشێکی خاوێنە حەز ناکە ئیشەک سارد بی گەرم بی ئیشیش ئەوانیە ئێستاکەم ئەو معمەلانە بە خۆمان نێ دەبی چاومانە دەستی بێگانەی بەس یەک پرسیار لە نێوان کرێکارێکی خۆمانە لەگەڵ کرێکارێکی بێگانە بژاردەی ئێوە بۆ ئێوە کام باشتر ئیش دەکات ئەکتیڤترە ئێستا من کە سوپەرڤایزەرم هەلێرە هیچ مشکلم نییە کورد بی عەرەب بی ئیسلام بی مەسیحی بی مشکلم بەڵام تۆ دەڵێ ئیش ناکەی خۆمانە کە دەیهێنم دێتە ژۆرێ وەرە لەسەر مەچینەی بە ئیشەکەی لۆ شەرعەکەم دەبینم 2 ساعت ئیش دەکات دەڵێ وەڵام من ئیشم پێ ناکرێت دەڕۆمەوە هێشتان ئەو لە قووەتی خۆی ڕازی نییە بەپێی زانیاری ئێمە لەم کارگەیەدا ڕۆژانە زیاتر لە 100 تا 150 کرێکار ئیش دەکە وەکو کرێکارەکان باسی لێوە دەکەن لەوانەیە کاگنێو شێروان کە بەڕێوەبەری ئەو کارگەیە ڕایەکی دیکە هەیە بەڵام زانیاریەکانی ئێمە باس لەوە دەکەن لە سەدای یەکی یان دووی کرێکاری خۆمانەیە هەمووی بێگانەیە کاگنێو شێروان هەرچی هاتووە لە مووسڵ چوزانم لە دەرەوە کەسێک گوتیتی کاکە من کار دەکەم گوتی کاکە بەوەندە پارە ڕازی وتی فەرموو کار بکە عیلاقەی بەوەی نەبووە خەڵکی کامە شارە کامە وڵاتە ئەو لە دوو دەستی کاری هەرزان دەگەڕێت بۆ کاگنێو شێروان و ئەو هەموو گەنجەمان بێکارە ئەو هەموو کتانە و کوڕانەمان بێکارە تۆ خەڵکی بێگانە کار پێ دەکەین کاک کامەرن ئێمە تەنها کرێکاری بێگانە کار پێ ناکەنی خۆشمانی تێدا ئێمە هەوڵماندا زیاتری خۆمان بە کارکەن بەس کرێکاری خۆمان بەداخەوت نایە کار بکە ئێمە هەوڵی زیاترمانداوی خۆمان پێ نایە کار بکە 2 ڕۆژ 3 ڕۆژ ئیش دەکاتن بەجێی دێڵێ کارەکەی بەڵام دڵنیام تۆ ئێستا ئەو قسەیە دەکەی بەیانی ئەگەر ناوی کارگەکەت بخەینە ڕوو دەیان گەنج لەبەر دەرکەت دەڵێ کاکە فەرمووی مە کارمانە کرێکاری خۆمان زۆرمان هەیە ینی زۆربەی کرێکارە ئاساسیەکانی خۆمانە فێریانمان کردو بەس کرێکاری بۆ دەڕۆن حەز دەکا ئیشێکی ئیسراحەتکە ناوێ زۆر ماندوو بێ تااقەتی نەبیانە زوو لە خەواڵسێتن ڕۆژێ فلانم نەخۆشە ڕۆژێ دەچم بۆ سەفرەت ئەوە کاریش کارخانە نابێ معمەل نابێ دەبێ هەموو ڕۆژێ زۆربەی کرێکارەکانتان نەچ شوێنێک بێ
ئێمە لە مجەمعی دارەتوو لە مجەمعی قوشتەپە دێنین هەمووی خەڵکی فەقیرە دەیهێنین فەقیرە باشە ئێوە بەڕێوەبەراتی کارن مافی کرێکاری خۆمانە دەپارێزن بە شێوەکی گشتی ئەم خاوەن کارگەیە دەڵێ کاکە من خەڵکی بێگانە فەقیرە ئیش دەکاتن چی ئیجرعاتێک لەگەڵ کەسێکی و خاوەن پرۆژە دەکرێت کە زۆربەی هەرە زۆری بە پێی ڕێنمایەکان دەبێت لە 170 کرێکاری خۆمانە بێ زۆر ڕاست کاکە منان بەڕاستی ئەم کارگەیە ئەم بەڕێزە قسەکەی تەواوە بەنسبەت کرێکاری خۆماڵی زۆر کەم تێدا کار دەکات لەبەرەوەی ڕوونکردنەوە شیدا بەڵام ئەو ڕوونکردنەوەیە لەوانەیە نەیتانیبی وا بکە کەسەکان کەسی هەولێری خەڵکی کوردستان بابرین پێی بناسن ئەی بناسن بێن سەردانی بکەن یان بەخۆی ڕێکەکەم و کوڕی لە کرێکاری خۆمانەوە خۆی دەڵێ هەیە بەڵام نسبەکە ناکاتە ئەوەش برێن وڵی لە هەمووی بکەمە بیانی نەفری بیانی بێکار بکەن نەخێری خۆشمان هەیە تێدا هەیە بابێ سەردانی مە بکە ئەمە نزیکی 100,000 کەس ناونووسکرا لە کنەمە لە بەڕێوەبەراتی کار کرێکاری خۆماڵینە بابێن سەردانی مە بکە ئەمە لۆی دابین دەکەین بەپێی ئەو ڕێنمایانەتوانن دابین هەر کارگەیەک لە کوردستان بێوێ کرێکاری خۆمانە ئەمە لۆی دابین دەکەین هەر شوێنێک بی ئەمە لۆی دابین دەکەین بەپێی ئەو شوێنێ تۆماری بەڵێ 100,000 کەس کاکنێوشێڕوان ئەوە ناوەکان لەمە دوات دەکرێت و ئەتیمان لەسەر خۆمان بکەین من بەبەستمەوە نیە ئێمە مزایدات بکەین بەڵام ئەوەی دەیبینی لە سنوورەکان کووردە پارێزگاری لە کوردستانوی خوێندە ڕێژی کووردە پێویستە هەر کوردەکەش زیاتر لە ناو خۆمە تورکیا قبول ناکاتن کوردێکیش بکە فارسێکیش قبول ناکاگە بێ زەری بەش وەرە کامەران قەزای کارگا وەکو شوێنی تر نییە وەکو دایری حکومی نیە ئیجباری خەڵکی دەبێ حتمما دەبێ ئەوە بێ ئێمە خەڵکمان دەوێت ئیشمان بۆ بکە خەڵکمان دەوێت کارەکانمان ڕایی کاتن ئێمە ناتوانین خەڵکی بێنین پارەی بدەین و کاریشمان بۆ نەکە تۆ باسەوە کرد من حەزم کرد گرفتی ئێوەش بخەمە ڕوو کاکنێشوڕان دەڵێ کاکە تۆ هەر باسی کرێکار دەکەی سەرسەری من بەڵام گرفتی شمەیە تا ئێستا وەزارەتی کارەبا بە پارەی خۆی ینی ئەو پارەی کە دایناوە کەرتی بازرگانی کاکە دەڵێ من کارەبای حکوومەت بە پارە دەکڕم دەڵێ تا ئێستا خەتی کارەبای بۆ ڕانەکێشەوە ئەمە تا چەند ڕاست چۆن کامەران وەڵە دەیان کێشەمان هەیە دەیان کێشەمان هەیە بڕوا بکە بەس ئێمەی تەحامل دەکەین کارگەمان داناوە لە کوردستان یعنی ئێمە کاکە کارگەیە نەنا ئێمە ئەلحەمدولە کارگەمە لە ئاستی عێراق گەورەترین کارگەیە بەس بەڕاستی پەشیمانم بەڕاستی پەشیمانم من پێشتر بازرگانی خۆم دەکرد و پارەکەم ئێستا پارەکەمان هەمووی بووەتە بینا و ئاسن و حکومەت زۆر ڕێگریمان لێ دەکات ڕۆتینە دوای لێمان کردووە بڕوا بکە هەناردەکردن سێمانجی دەوێت بەرهەمی خۆمان دەنێن ئێستا و کارەبای کارەبای خۆمە ناماندەێ باڵێ کارەبە هەر ساعتی 200 لتر گاز سەرف دەکەم مۆل دەکەم ناتوانم منافەسەی ئێران و تورکیا بکەین چەندە لێرەنە چار هەیڤە لێرە چۆن شولێتکەن ڕۆژانە مانگانە ڕاتبتان کو دەدرێتێ ڕۆژانەتان چەندە $40 هیچ کەستان دەست چێژ دەمامە کلااوتان لە سەنیە زۆری تێن خوارێ وەکو لەسەرەوە ئیش دەکەن خۆتان دەبەستنەوەی زۆری لەگەر ماوەرە کازانەکان خوارێ بدەمەوە باشن دوای بڕن خوارد پێ لەگەر ماوە تۆ خەڵکی کیش باژێڕی ئەس خەڵکی وانێمە وانێ تۆ خەڵکی کیش ئیدرێ تۆ ئەوانێ وانێ تۆ بتلیسی بدلیست تۆ دوو بەستێ تەمام ئەوە بەعام تۆ خەڵکی کێ دەرێ جوورە مێرگێمە جۆرە مێرگێ باشە کەوایە ئەمانە هەموو خەڵکی باکووری کوردستانن لێرە کار دەکەن بەری تو بێ کوردستان تو سەردانی وەزارەتی کار کردیە بۆ شوون سەردان کردیە من هەیە تو زیارەت کردیە هیچ نییە ینی چەند دەم دەمینێ دوو هەیڤە هەن لێرە کار دەکەن پشتی وێ بەدەگەڕن باشە بێژدە من کوردستان چ وایە بۆەوە شۆلەوی باشە پارەیەوی باشە باشە ڕۆژە چەند دەستینی تو $40 تو چەند تو چەند دینار ژبەر چێ تو کەمتر دەستینی ژبەر ئێمە کۆڵم تو چەند دەستینی
از 11 ورق هستیم از هیبت. هیبت هم از آشتیمه خوانی چیت باشە خەلچیان دەرێ خەلکی ئەو لێرم خەلچی ئەو لێرێ بەڵێ باشە لێرە چەند کرێکاریش دەکە بە قورئان بێ حیسابە بێ حساب 400 500 وەڵی بگرە زیاتریش چەند خەلکی خۆمانەیە بەخۆی خەلکی خۆمان زۆر دەگمەنە زۆربەی زۆری خەلکی تورکیا و ڕۆژ ئاوا و ئەوان لەبەر چ وەڵی برێم سەرپەرشتیاری مهندسی باشە چەند کرێکا لێرەیش دەکە تۆ ئەندازیاری پێم بڵێت بۆچی زیاتر لە پرۆژە گەورەکانی وەکو ئێوە کرێکاری بیانی کار پێ دەکەن وەڵی لەبەر ئەوەی زۆربەی ستافەکان کە زیاتر دەتوانین بگەڕێنەوە سەر کرێی هەرزانی ئەوێ زۆری هەندە $40 $35 $45 نەک دینار ئەوە کاکەمە زایکووە مەوزوعی ئەوەی ئەتو ناتوانین لەسەر ستافی فەڕزکەی ئەوە جیهەتی حکوومەت دەتوانێت ئەو شتانە فەڕز بەس حکوومەت دەڵێ ڕێنماییە هەر پرۆژەیەک لە 170 دەبی کرێکاری خۆمانە ئەو ڕێنمایانمانە کەس پێی نەگوتی دەست نەگەیشتێ ئەگەر حکوومەت ینی هەموو ئەوە دەبی ڕۆژێک لەژە سەردانی وەزارەتکار بەڕێوەبرێت ئەمن لە 2015 وا لێرە داوام دەکەم جەنا بدەوە یەکەم جارە بینم لێرە لێژنەمان هاتی سەردانی کردیان یەکەم جارە لە 2000 لە 2015 ئەمن خەڵکی ئەو لێرە باشە بۆ خۆت کە خەڵکی هەولێرێک دڵخۆشم بەوەی کە خەڵکی خۆمان سەرپەرشتی پرۆژێک دەکات باشە پێم بڵێ ئێستا بۆ ئێمە باشتر نییە خەڵکی خۆمانیش پێ بکەین طبعا بۆ نایکەین بۆ ئەتو ئەو وەڵامەم بدەوە هەرزانتر ئیش دەکەن زدیترن چییە مەوزۆ بۆچی وەکو برین ئەو بینا ئەو مەشارێعە نوێیانە دۆ خەڵکیمە وەکو برێ شتەچی نوێیە نوێ شارەزاییمان کەمە شارەزاییمان دەتوانم برێن بەنسبەت شارەزایی دەکەوتە لەبەر ئەوەی تەجروبەی وان زیاترە تەجروبەی وان ئێستا زۆر هەیە خەڵکی تورکیایە تەجروبەی وان وەکو ستاف بەس دەتوانم برێم پاشی 5 ساڵێکە 10 ساڵێکە ستافی خۆشمان ئەو تەجروبەی لەوان وەردەگرنەوە پێدا دۆ باسی وەستایەکان دەکەوەکو ئەوەی بەڵام کرێکارەکان پوستنیە تو پێویستبی بە شارەزات ینی خۆمانە بیبیانی بی چشتان ئەتو خەلکی جێگایەکی شارەزات زیاتر لە چێ تێدەگەی لە خەلکی خۆمان لە خەڵکی خۆت تێدەگەی وەستای ڕئیسەکە کە کوردی باکوور بیان کوردی ڕۆژاوابی ئێستا یەک پرسیار کرێکارێکی خۆمانە بێ کرێکارێکی خۆمانە بێ ناتوان ئەو ئەتوی دەتوانی ئیجبارکەی نەگە من ئیجبار دەکەم بە ئیجبار دەکەن دەرێن مهندس تۆ سەرپەرشتی ئەو پرۆژەی دەکەی کاکە هەتا بکرێ زیاتر لە 100 تا 70 50 زیاتر با کرێکارەکانی خۆمانە بی چی تێدا بەس ئەوە دوو بیناوە خلاص دەبێت بەشی 2 ساڵی ئیژما بینایەدان باڵەخانەی دەبینن ئەمە ماوەیەک بەر لە ئێستا کرێکارێک لە نهۆمی چەندەمین نهۆم کەوتە خوارەوە سێم وەکو کاکۆشەنگ باسی لێوە دەکات لێرە گیانی لەدەستدا دواتر ئیجرعاتیان لەگەڵ کراوە بابزانین ئیجرعاتەکان چییە بۆ ئەو کرێکارە کەوتۆتە خوارەوە کاکۆشەنگ بەڕووداوەکەتان زانی لە ڕێی تۆری کۆمەڵایەتەکان کەس ئاگادار نەکردووە نەخێر ئێمە پێش ڕووداوەکە سەردانی شوێنمان کردو ڕێنمایی سەلامەتماندا بەڵام بەداخۆ جێبەجێیان نەکردو خاوەنکار جێبەجێ نەکردووە کە ڕووداوەکەشمان زانی ناچار و ئیشەکەمان ڕاگرت و بەس ئەوەیە ڕاتانگرت ڕاماگرت باشە ئێستا خاوەنکار خەتابار نییە لەوەی ئەو کەسێک بۆتە قوربانی خەتابارە ئێمە دادمانە محکمەی کار باشە زۆربەی پرۆژەکان سەلامەتی تێدایان نەخێر تێدانیە بۆ تێدانیە بۆ خاوەنکار لە ڕووی وا بزانام یەک لە حالەتەکان دەرەی گرانی زلوبەرگ و پێڵاوانە کەم تەرخەمن کرێکاریش هەیە بەکار ناینی زۆر سەردانی شوێنمان کردیە زلوبەرگ هەیە بەس کرێکارەکە بەکار نایدی زۆر جێ پێنادا باشە دەگوترێت کرێکارێکی زۆر ساڵانە دەبنە قوربانی ئەمە تا چەند ڕاستە بڵێ بەس بەداخۆ ئەمە ئامارێکمانە نییە کەس پێمان ناڵێ زۆربەی سەردانی شوێنەوە کار مەکرا حالەتی و پێکان و شتاڕۆدا بەس ئەمە زۆربەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان جێمان لێ دەبێ شتانە سێ شوێنمان بەسەر کردەوە لە هەر سێ شوێندا بینیمان بەشی هەرە زۆری ئەو کرێکارانەی لەوێ کار دەکەن کرێکاری بێگانن بەڕاستی ئەمە پێویستی بە پێداچوونەوەیەکی جددیە وەزارەتی کار کە ئەمانە لیژنەی جۆر بە جۆرن
نوێنەراتی پارێزگای هەولێر دەکەن بێگومان لە دهۆکیشەم حاڵەتە هەیە ئەگەر زیاتر نەبێت کەمتر نییە لە سلێمانی بە هەمان شێوە ئەمە حاڵەتێکە لە تەواوی سەرانسەری کوردستان هەیە دەبێ وەزارەتی کار لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت جددی بن لە چارەسەرکردنی ئەم گرفتە ئەرێکاکە تاکەی سەروەتی ئەم وڵاتە بە بەلاش بچێتە گیرفانی خەڵکی بێگانە دواتریش هەر شتێک بێ و ماڵ ئاواییمان لێ بکەن و خواحافیزیمان لێ بکەن کارزان خۆت بینیت سەرۆکی لژنەکانی بڕیارەکان لە هەولێر لە ڕێی تۆ دەردەچێت چەند پرۆژەمان بەسەر کردەوە نەمان بینی ینی چار کەسی خەڵکی شارەکەمان کاری تێدا بکە یعنی چی دەکەن لە داهاتوو زۆربەی ئەو پرۆژانە بە تایبەت ئەو بینانێکەوە دروست دەکرێت بەڵێ زۆربەی زۆری کرێکارەکانیان کرێکارەکانی کوردانی ڕۆژهەڵات ڕۆژئاوا و باکوورن ئێمە زۆر زار داوا لە خاوەن کارەکان نەکەن کاکە سەردانی ئێمە بکەین ئێمە سیستەمێکمانێ لە وەزارەت کار داتایەکمانێ زۆربەی و کرێکارانێکەوە بێکارن ناوێنە لای ئێمە تۆمار کراوە ئێمە بۆتان دابین دەکەین هەتا وەکو هێنانی کرێکارەکان بۆ سەر شوێنەکان بە ئۆتۆمبیلەکانی تایبەت بە بڕێبرێتمان دێنین بەڵام هیچ خاوەنکارێک هاوکاریمان ناکات هیچ خاوەن کارگەیەک سەردانمان ناکات بۆیە من داوا لە هەموو خاوەن کارگەیەک یان هەموو کرێکارێک دەکەم ئەوانەی بێکارنیان ئەوانەی پێویستیان بە کرێکارە چ لە ڕێگای 5500 کە پەیوەندیە بە فریە ئەو پەیوەندیمان پێ بکەن یاخود سەردانی بەڕێوەبەرایەتی کار بکەن باشە کارزان لە هیچ وڵاتێکی دنیا کرێکار نییە کرێکاری بیانی بەبێ ئاگاداری حکوومەت ئیش بکە ئەگەر ئیش بکە هەم کرێکارەکە تووشی لێ پرسیینەوە دەبێ هەم خاوەن کارەکە بۆچی ئێمە لەم بوارەدا لاوازین بۆ ئێوە داوای هاوکاری لە خاوەن پرۆژە دەکەن ئیجراعاتی توندیان لەگەڵ ئێمە وەکو وەزارەتی کار بەڕێوەبەرایەتی کار لاواز نینە بەڵام ئەو کرێکارن کە دێنە کوردستان هیچیان لە ڕێگای وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەمانە بە فیزەی سەردان یاخود لە ڕێگای وەزارەتی ناوخۆ داخلی هەرێمی کوردستان دەبن یەک دوو ئەو کرێکارانێکەوە کار دەکەن هەمووی بەنایەستای وەکو پێشتریش باسم کرد هیچێکیان عەقدیانە هیچێکیان ناوی لە بەڕێوەبەرایەتی کار و بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵاتی تۆمار نەکراوە هیچیان ئەگەر هەبێت من دەمەوێت ئاگاداری بەرچاوڕوونی بدەم بە ڕایگەشتی و بە حکوومەت کاکی برا ئێمە لەگەڵ ئەوە نین کوردێک لە ڕۆژهەڵات لە باکوور لە ڕۆژاوە بێ لە کوردستان نانێ قوتێک پەیدا بکە ئەمە دژی ئەوە نین زۆر ئاساییە بەڵام لە هەموو وڵاتێک سیستەم هەیە دەبێت باج بدات ناکرێت لەسەر حیسابی گەنجانی ئەم وڵاتە خەڵکێک بێ ئیش بکە هیچ باجێک نەدات بە حکوومەت باج دەدەن بە حکوومەت بازمان هەیە و دەستەبەریشمان هەیە زەمان بەڵام ئێمە شوێنیش هەبووە دایتمانە دادگا شوێنیشمان هەبووە پێمان داخستووە بە هاوکاری بە هەمانجی لەگەڵ لێرە کار دەکەن باز دەدەن ئەویان دەبی لە بەڕێوەبەرایەتی بازەکان یاخود بەڕێوەبەرایەتی ئەوەی ئێمە نسبەیەکی ئەوەی ئێمە زانیاریمە نەبی نسبەیەکی یەکجار کەم هەیە و نسبەیەکی یەکجار کەمیش دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ کراوە کە بەبێ یاسا دەبێت بۆیان بکرێت باشە کەوایە بەرنامەی کاری ئەم کابینەیە حکوومەت ئەوەیە دەرفەتی کار هەڵی کار بۆ گەنجانمان دروست بکات ژمارەیەکی یەکجار زۆر لە گەنجانمان دەرچووی زانکۆن تاوکو ئێستا دەرفەتی کاریان بۆ نییە هەمویان بە دوای دەرفەتی کار و دامەزراندن دەگەڕێن یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی دەرفەتی کار جێبەجێکردنی پرەنسیپی وەزارەتی کار و وەزارەتی ناوخۆی سەبارەت بە کرێکاری بیانی لەوەی بۆ لە مەودوان ناکرێ کاکە ناکرێ هەر کەسێک لە دەرەوە بێ لەم کوردستانە پارە ببا و ئیش بکە و بەبێ ئەوەی دینارێک بدات بە خەڵکی کوردستان یاخود بە حکوومەت لە کۆتادا گەنجانمان بێکار بن یعنی لە ڕێی پرۆگرامەکەمانەوە وەکو بەرپرسانیش باسی لێوە دەکەن لەم کەرتەدا پێویستی بە پێداچوونەوە هەیە ئومێد دەکەین لە داهاتوودا ئەم کێشەیە بە تەواوەتی هەم لە پەرلەمانی کوردستان هەم لە حکوومەت وەزارەتە پەیوەنددارەکان بە تەواوەتی چارەسەر بکرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت